الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. الحمد لله الذي مد لنا موائد إحسانه وإنعامه وأعاد علينا في هذا اليوم عوائد بره وإكرامه، وخصنا بضيافة عيد السرور على تعاقب أيامه. وأشهد أن لا إله إلا الله عظيم الإفضال والكرم، وأشهد أن سيدنا محمدًا عبده ورسوله سيد العرب والعجم. اللهم صل وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه ما هلل مهلل وكبر. أما بعد، فيا عباد الله، أوصيكم ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، میلەتی کوردی سەربەرزی مسڵمان، ئیمانداران و خواناسان و ئەهلی یەکتاپەرستی لەسەر زەویدا بەگشتی، خۆشەویستانی کورد زوبانمان لە ئەوروپا و لە ئەمریکا و لە هەر شوێنێکی سەرزەوین و ئێستا لەگەڵمانن، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار لەم کاتە پیرۆزەدا، لەم بەرەبەیانە پڕشنگدارەدا، لەم ڕۆژە پڕخێر و بەرەکەت و خۆشیەدا لەسەر هەمومان بێ. جەژنی پڕبەرەکەتی ڕەمەزان لە ئێمە و لە ئێوە و لە هەموو خوشک و برایانمان، لە هەموو مناڵە چاو گەشەکانمان، لە هەموو پیرە عاقیبەت بەخێرەکانمان، لە هەموو خوشکە ڕووسورەکانمان، لە هەموو گەنجە جوانەکانمان، لە هەمومان پیرۆز بێ. یا ڕەبی خۆیان لێمان پیرۆزکەی. لەم جەژنی ڕەمەزانەدا خۆشەویستان لە خزمەتتاندا وتارێک پێشکەش دەکەم بە ناونیشانی جەژنی ڕەمەزان فێری چیمان دەکات. ئەم جەژنە چەند پەیامێکمان پێ دەڵێ. خاڵی یەکەم، جەژنی ڕەمەزان فێرمان دەکات ئێوە لە خولێکا بوون. هەموو ساڵێ مسڵمانان یەک مانگ خولێکیان بۆ دەکرێتەوە کە خولی ڕۆژوو و تەراویحی ڕەمەزانە. لە دوای تەواوبوونی هەر خولێکیش بێگومان هەمومان بەشداریمان کردووە جەژنی تەواوبوونی ئەو خولە و پێدانی بڕوانامەی بەشداربوون لە خولەکە بە ئامادەبووان و بەشداربوانی ئەو خولە تایبەتیە دەدرێ. ئێمەش ئەمڕۆ جەژنی تەواوبوونی خولی ئەم ساڵی مانگی ڕەمەزان دەژێڕین. شەهادەکەمان وەردەگرینەوە کە خوای پەروەردگار بە فریشتەکانی دەفەرمێت لە دەرگای مزگەوتەکاندا مژدەی لێخۆشبوون بدەن بەو کەسانەی کەوا مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان بەشداری ئەو خولایان کرد. جەژنی ڕەمەزان لە یەکەم پەیامیدا پێمان دەڵێ دوای سەرکەوتن لە هەر کارێکتدا بە سەرد و سڕی بەڕێی مەکە و ئاهەنگێک بجێڕە. ئەی موسڵمان فێر بە هەر سەرکەوتنێکت بەدەستێنا هەروە بە ساردی و سڕی و بەبێ ئاگایی بەڕێی مەکە. هەوڵ بدە خۆشیەکت پێوە دیار بێ. ساڵانە بەڕێزان ئێمە بنەبوونە ئاینیەکانمان هەیە وەکو ئەم جەژنی ڕەمەزانە، بەڵام بیریشتان دەخەمەوە جەژنی ڕەمەزان پێمان دەڵێ کۆمەڵک مناسەبەتیش لە ژیانی تۆدا هەیە حەیفە سارد و سڕانە تێپەڕ بێ. لەگەڵ هاوسەری بەڕێزتدا ساڵانە ڕۆژگاری هاوسەرگیریت لە یاد مەکە. هەموو ساڵە چەند جوانە بە مەناسیبێکی زۆر جوان بە حەفلە و ئاهەنگێکی خنجیلانە لە ماڵەکەتدا لەگەڵ مناڵەکانتدا بڵێ ئەمڕۆ من لەگەڵ دایکتاندا هاوسەرگیریم کرد و وەرن شکرانەی خوا بکەین و حەفلەیەکی بچکۆلە ئامادەکەین. چەند جوانە و بۆ نازانم خەڵک ئەمە بەبێ شەرعی دەزانێ خوا مناڵێکی دایە عید میلادێکی ساڵانەی بۆ بکەی مناڵەکەت ماچکەی بڵێ خوای پەروەردگار لێت بەزیاد بێ. ساڵانێک ئەم کاتە نەبوو، ئەمە ساڵ ڕۆژی دووەم و سێم و حەوتەم و دەیەمی مناڵە جگەر گۆشەکەمە کە تۆ ئەم لوتفەت لەگەڵ کردم و ماڵەکەت ئاوەدان کردمەوە. جەژنێکی خۆش بجێڕە. هەروەها کاتێکیش کەوا مناڵەکەت کچەکەت و کوڕەکەت کارتەکەی مەکتەبی دێنێتەوە و دەڵێ باوە گیان دایە گیان دەرچووم، ئەو ڕۆژە بە سادەیی وەرمەگرە. ئەزانی چەند ڕەنجی دیوە ئەو مناڵە هەتاوەکو ئەو دەرەجەی بەدەستهێناوە. شەرنێ لە ئەوائیل و یەکەمەکان بێ. ئەگەر دەرەجەکەی هەمووشی ناوەند بێ یەکسەر ماچی بکە و ئەو ئێوارەیە یان ئەو نیوەڕۆیە بانیان خواردنەکەت فەرقی هەبێ و جەژنێک بجێڕە، چونکە سەرکەوتنێک لە ماڵی تۆدا تۆمار کراوە. خۆ ئەگە کوڕەکەت لە زان کۆش بوو ئەوەی هەر بۆ بکە با هەست بکە کە ڕەنجی بە فیڕۆنە چووە. ئەو باوکو تایکە تەقدیری بکەن. جەژن ئەمەمان فێر دەکا بەڕێزان،
چونکە ئەم جەژنانەوال لێ دەکا یەکەمیان دەحەسەیتەوە دووەمیان هانت دەدا جارشکە هەنگاوی گەورەتر هەڵبێنی کاتێک لە نەخۆشیەکی درێژخایەن چاک بوویتەوە خوا شیفای بۆ ناردی بیکە بە جەژنێک کاتێک خانوویەکت دروست کرد لە بازرگانیەکە سەرکەوتنت بەدەستهێنا بیکە بە جەژن کاتێک کێشەیەکت هەبوو خوا ڕەحمی کرد و حەل بوو جەژنێک و خۆشیەک لە ماڵەکە تا بەرپا بکە و سوپاسی پەروەردگاری لەسەر بکە بۆیە جەژنە ئاینەکان پێمان دەڵێت جەژنە نەتەوەییەکان لە یاد مەکەن ئەگەر ڕۆژێک خوا ڕەحمی کرد ئەم میلەتی کوردە سەرکەوتنی گەورەی بەخۆوە بینی تۆ بیکە بە جەژن و بە حرامیشی مەزانە چونکە جەژنە ئاینەکان پێمان دەڵێ جەژنی تریشتان هەن لە یادیان مەکەن دەرسی دووەم کە جەژنی ڕەمەزان فێرمان دەکا ئەوەیە جەژنی ڕەمەزان پێمان دەڵێ ئەی ئینسان ئەی موسڵمان تۆ ئەمڕۆ مرۆڤێکی نوێی چونکە سەروەرمان حەزەتی محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاری و مسلمە هاتووە دەفەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه لە یەک دێڕی ئەم فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو دەرس هەیە یەکەمیان هەر کەسێ بەڕۆژوو بوو بێ بەڵام چۆن ئیمانن واحتسابا پێمان دەڵێ هەر کارێک دوو سیفەتی تێدا نەبێ سەرکەوتنی تێدا نایەتە دی و خۆش قبوڵی ناکە هەر کارێک دڵسۆز نەبی بۆی و پێی دڵخۆش نەبی هەر کارێکمان هەیە منی مامۆستای ئاینی تۆی فەرمانبەر تۆی کرێکار ئەوی بازرگان سەیری خۆت کە ئەگەر ئەم دوو سیفەتت تێدا نەبوو والله وازبێنی باشترە یەکەمیان دڵسۆزی لە کاردا دووەمیان دڵت بە پیشەکەت خۆش بێ حەزی پێ بکەی وا نەزانی بێگارە وا نەزانی تەنها بۆ موچە کار دەکەی وا نەزانی ئەگەر تۆ نەبی ئەم دنیاە کاول دەبێ نەخێر بڵێ سوپاس بۆ خوا ئەو فەزڵی لەگەڵ کردوم من کەلێنێکم لەم کۆمەڵگایە پڕ کردوتەوە حەمد و سەنا بۆ خوا گەورەیە بۆم کە من مامۆستام گەورەیە بۆ من کە پزیشکم گەورەیە بۆم کە کرێکار و وەستایەکم و دەستم لە بینای وڵاتەکەمدا هەیە کە ئاوەدانی بکەمەوە حەمد و سەنا بۆ تۆ وا مەزانە ژیانت ناڕەحەتیە دڵسۆزی و دڵخۆشی بە کارەکەت ئیمانن واحتسابا یەکسانە غفر له ما تقدم من ذنبه دەرسی دووەم خوا پاکت دەکاتەوە لە گوناه یعنی هەر یەکێک لە ئێمە ئەمڕۆ مرۆڤێکی نوێین ئەگەر ڕابردوو زۆر گوناهت کردووە شەیطان نەتخەڵەتێنێ بڵێ خوا لێت خۆش نابێت دڵنیا بە ئەمڕۆ تۆ پاک بوویتەوە ئەو کەسەی لە خولی مانجی ڕەمەزانە بەشداریت کرد خۆت خستە ماوەکەی خوا دڵنیا بە فەرمودەی رسول الله صلی الله عليه وسلم غفر له ما تقدم من ذنبه ڕابردوو ڕۆی ئەمڕۆ بە نوێ دەست پێ بکە سەروەر پێمان دەڵێ لە جەژنی ڕەمەزانە ئەگە کوڕەکەت هەڵەیەکی کردووە ئەگە کچەکەت هەڵەیەکی کردووە تۆ زەلا ڕێبووە لەکەیەکی پێوە نووساوە مەویستی مەکە لە ڕەحمەتی خوا ئەگە هاوڵاتیەکەت ئیلتیزامێکی دینی کزە مەڵە جێگاتان جەهەنەمە كل أمتي يدخلون الجنة إلا من أبى خەڵکی نەبزانن هەمومان جێگامان بەهەشتە مەگەر ئەو کەسەی خۆی بڵێ خوایە بەهەشتم ناوێ توخوا با بەم نەفەسەوە موژدە بدەین بە یەکتر هەرچەند پیس بین دەتوانین خۆمان بشۆین بەڵام گرنگ ئەوەیە بۆ گەن نەبین وا نەزانین ئێمە دەبێت فریشتە بین منداڵەکانمان هەڵەیەک نەکەن هاوسەرەکەمان هەڵەیەک نەکا دراوسێکەمان هەڵەیەک نەکا هاو نیشتیمانیەکەم دەبێت سەحابە بێ دەبێت فریشتە ئاسا بێ سەحابەش هەڵەی کردووە سەروەر فەرمووی غفر له ما تقدم من ذنبه بەڕێزان پاک بوونەوە پاک بوویتەوە دەفتەری ئەعمال سپی بۆتەوە مرۆڤێکی نوێی دڵت خۆش بێ بەوەی لاپەڕی ئەعمالت پاک بۆتەوە سێمیان بەشداریکردنی خول جا سەربازی و عەسکەری بێ یان ئابووری بێ یان زانستی بێ یاخود گەشەپێدانی مرۆیی بێ هەر یەکێک ئێمە زۆرجار بەشداری خولمان کردووە بە کاتی بەشداری خولەکە بۆ وەرگرتنی زانیاریە بەڕێزان بۆ وەرگرتنی معلومات و زانیاریە ئەی دوای تەوابوونی خولەکە بۆ کارپێکردنە بەو زانیاری کە لە خولەکەدا وەرمانگرتووە ئەگە ئینسان بەشداری خولێک بکا و شەهادەکەی وەرگرت دوای چۆ ماڵەوە یەک زەڕە سوودی لەو خولە وەرنەگرت و ئەگە عەمەلی پێ نەکا و کاری پێ نەکا ئێمە لە مانجی ڕەمەزانە بەڕێزان خولێکمان هەبوو ئەویش ئەوەیە کاتی خەومان خواردنمان تۆزێ نائاسایی بووەوە نیوەڕوانمان نەدەخوارد والله ئەگەر ڕۆژوو خۆشەویستانم هەر ئەوەندەی فێرکردبین ئەمجا لەم ڕۆ دوێنێ نانی نیوەڕۆمان نەدەخوارد وەڵا ئەمڕۆ دەیخۆین دوێنێ پارشێومان پێش بانجی بیانی دەکرد ئەمڕۆ سەعات حەوتی بیانی نان دەخۆم بەو خوایە وابزانمەوە بەس ڕێجیمێکمان کردووە سەروەر دەفەرمێ من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه إمام بخاري بجمع فرمودي 6027 رواياتي كردوا
هەر کەسێک مەدرسەی ڕۆژوو خولی مانگی ڕەمەزان فێری ئەوەی نەکا لە دوای جەژنەوە واز نەهێنێ لە درۆ و پڕوپاگەندەی بەتاڵ. ئەزانی قەولی زوور چییە؟ ئەو کەسان دوو کەسمان هەیە، ئەوەی کەوا قەولی زوور دەکا قسەیەک فڕێداتە بازاڕەوە لە فەیسبووکە دیعایەک بڵاو دەکاتەوە، خۆی ئەزانە 100% وانە. دووەمیان والعمل به من و تۆین بەداخەوە یەک بەخوا ڕاست دەکا، ئەوە فڵان کەس ئەزانی وای کوتووە، ئەزانم فڵان کەس ئەو لەکە کۆمەڵایەتی هەیە، ئەزانی فڵان کەس لە فەیسبووکا وایان پێ کوتووە، ئەزانی فڵان کەس حەیای چووە، تۆ هیچ نەدیوە بە چاوی خۆت، هیچ نەیبیستۆ بە گوێی خۆت. واللهی بەڕێزان ئەمڕۆ ئاگادارتان دەکەمەوە لە جیهانێکی تەکنەلۆژیای واداین بە چاوی خۆت وێنەیەک بینی لە فەیسبووک و فڵان کەس دابەزێنراوە، تو خوا بڕوا مەکە، چونکە ئامێری وا پێشکەوتووە هەیە بۆی دروست دەکەن. بە گوێ خۆت گوێ لە قسەیەک بوو بڕوا مەکە، بەخوا دەیخەنە گوێتەوە واژ نییە. ئەوە قەدیم بوو کە خەڵک هەر ئەوە هیچ ڕادیۆشی نەبینی بوو، ئێستا دەبێت زۆر وریابین. واللهی ئەگەر دەتەوێت جەژنی ڕەمەزانت پیرۆز بێ ئاگەر لە زمانت بێ، دیعایە و پڕۆپاگەندە دروست مەکە، جاری وایە کێسێکە دەیکێن بەگایەک، ئەرە والله لە ئیمتیحانە فڵان غەڵی لە تێک دروست بووە، ئەرە غەیری کەلامی خوا چه هەیە غەڵەتی تێدا نەبێ، ئەو دیح تۆز بچووکە دەکرێتە ئیدعا و زەجەیەک مێشکی 1000 قوتابی پێوە مەشغوڵ دەکرێت، هەر دەکرێتە دنیایەک یەک دەرەجە جای وا دەفەوتێ 100 لەسەر دادەنینەوە، ئەویش لە لای خۆی کۆمنتی لەسەر دەنووسێ، ئەویش فەزعی دەکات، ئەویش بڵاوی دەکاتەوە، ئەوە وێنەی فڵان کەسەوە حەیە چۆ لەگەڵ فڵان ئافرەتە. والله ئەوە کاری مسلمان نییە، بە چاوی خۆت بینیت بڕوامەکە. عەرزم کردن وەسایلی وا پێشکەوتووە هاتووە بۆ بوختانکردن بە مرۆڤ، بۆ گەورەکردنی ئیشاعات و دیعایات. سەروەرمان صلی الله علیه وسلم فەرمووی ئەی مسلمان ئەگە بەشداری خولی ڕەمەزانت کرد لە دوای ڕەمەزان لە جەژنا چوویتە دەرەوە، هەر وەکو جاران حەق قسەیەکت بیست و بڵاوت کردەوە، هەر لە خۆ قسەت فڕێدایە بازاڕەوە، دیعایەت کرد و مێشکی خەڵکت مەشغوڵ کرد، والله ئەوە بزانە خوا پێویستی بەو نان و ئاوە نەبوو کە لە ڕەمەزانە تەرکت کرد، بەخوا بەس عادەتێکت گۆڕابووەتر وە خۆ لێ هاتۆتەوە نانەکەت لە کاتی خۆیان دەخۆی. تخوا باج ڕەمەزان فێری ئەوەمان کات، تخوا با ئەوەی کە کردومانە کە دەتەوێت لێت قبوڵ بێ سەیری دەفتەری ئەعمالت کە بە کەسەوە مەشغوڵ مەبە. بەداخەوەم یەک هەموو ئەم جوانیانەدا هەن، ئەم هەموو قسە چاکە نەزانم بۆ خەڵک بڵاوی ناکاتەوە، بۆ وەکو مێژ بین بگەڕی جەستەیەک ئەو هەموو خانەیە بە ملیار خانەیە لە یەک خانەیە یەک پیسی هەبێ ڕێک پێوەی بنیشی، ئەمجا پشتی بڵاوی کەوت بیکەی بە نەخۆشی، ئەی ئەو هەموو بۆ نەخۆشە بەم جەستەوە ئەتۆ بۆ بۆنی ناکەی، با هەنگ بین هەنگ ئاسا حیفە مێشە ڕەشکە بین بگەڕین لە شوێ پیسیەکەیە یەکسەر زوومی کامیرەکەمانی بخەینە سەر و بە هەموو دنیای بگەین و ناڕەحەتی بکەین. چوارەمیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای لێبوردنی لێ دەکەم ئەگەر ئێستا ئێمە لە مزگەوت تا جەژنی ڕەمەزان دەژێڕین، سەروەرم داوای لێبوردنت لێ دەکەم، ئێمە تۆ دواکەوتووین هێشتا، چونکە کاتی خۆی تۆ لە مەدینەدا بووی، فەرمود مسلمانی لە نوێژی جەژن لە مزگەوتا مەکەن مەگە بارانێکی بەلێز نەبێ و توانای چوونە دەرە و دەشتان نەبێ. وتیان ئەی چی بکەن؟ فەرمووی بڕۆن بۆ موسەلا. ئەزانن موسەلا یعنی چی؟ یعنی یاریگای نێودەوڵەتی ئەمڕۆ. ئەو کاتە لە بیابانی عەرەبستانە لە 1439 ساڵ لەمەوە بەرا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی مانگی ڕەمەزان هەمووی لە مزگەوتا بووین و ئیعتیکافمان کرد، 10 شەو نەچووینە دەرەوە، ڕۆژانی بە ڕۆژوو بووین، بەڵام نابێت جەژنەکەش هەر لە مزگەوتا بکەین، ئەی با بڕۆین مزگەوت بەجێ بێڵین بچین لە دەشتا لەو ساحەدا لە موسەلادا لە یاریگەی نێودەوڵەتی شارەکەماندا تێگڕای ئومەتی محەممەد ژن و پیاو هەموو بڕۆن بۆوێ بۆ یەک دیێڕی فەرموو. حکمەتی چییە؟ بۆ لە مزگەوت مقەدەستر هەیە؟ نا، حتى تعلم اليهود أن في ديننا فسحة. ئەم حەدیسە من 5 خاڵم لێ وەرگرم شۆ لە خزمەتیا بووم. یەکەمیان بە خەڵکان بڵێن ئێمەش هەین، حتى تعلم اليهود يعني تحدى يهود مەکە. من زۆر جارە مامۆستای بەڕێزم حەبای یەهودیەکان بزانن ئێمە واین، ناکەم سەڵم تحدای یەهودی مەدینەی نەکرد. ئێمە کە هاتین ئێوەی بەڕێز هەبوون لە وڵاتەدا، ئێوەی یەهودیەکان هەبوون لە مەدینەدا، ئێوە لە پێش ئێمەوەن، بەڵام ئێمە هاتوین ئێوە لە ناو نابین، ئێمەش هاتوین چەپکێ گوڵ بخەینە سەر جوانیەکانی ئێوە. ئێوە مسلمانێکی ئێستا لە ئەوروپای مەڵێ هاتووم خۆم بتەقێنەوە تۆ لە ناوبەرم، بڵێ تۆ ئەسڵی لێرە، تۆ چەپکێ گوڵی بۆن خۆشت پێیە، بەڵام بەخوا منی مسلمان خوێنم پێ نییە، منیش هاتووم چەپکێ گوڵ بخەمە سەر جوانیەکانی تۆ، منیش هاتووم بۆن خۆشتر بکەم وڵاتەکەت، حتى تعلم اليهود باب من ناسنگەلانی دنیا. دووەمیان لە مزگەوتا عیبادەت لە دەشتا لە یاریگادا لە پارک و سەیرانگادا خۆشی دەربڕین، لە مزگەوتا عیبادەت دەکەم خۆشیەکەشم دەبم لە پارکە، یعنی وا مەزانە ئەگەر ئەم ڕۆژەژن دەستی مناڵەکان دەگرت و چوویتە پارکێک و حەدیقەیەک بەخاکەوە لە مسلمان ناوەشێتە، وەڵا ئەو ئەسڵی دینی ئیسلام ئەبێت جەژنەکەمان لە پارکا کرد بێ، هەروەکو عیبادەتەکەمان لە مزگەوتا کرد بێ. سێمیان تێکەڵی ژن و پیا و ئەو زەمانەی کە عەرەبی دواکەوتووی بەدەوی وان دەزانی دەبێ ئافرەت بەس ئەوەندەی گلێنەی چاوی بۆ بکەیتەوانێ و لەوێەوە بژۆڵەکانیشی خەڵک نەیبینێ. ئەو پێغەمبەرە پێشکەوت و خوازە فەرمووی ژنانیش بەرن،
ژن و پیا و کوڕ و کچی لا و هەمووی تێکەڵاوکەن لە دەشتا با خەڵک فێری کرانەوە بێ دینینا فوسحە خەڵکینە دینی ئێمە دینی داخران و خۆقەپاتکردن و چاوداگرتن نییە دینی فوسحەیە دینی کرانەوەیە ئێمە لە جەژنی ڕەمەزانە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ژنانێک کە نوێژیش ناکەن بیان هێننە مەیدان وتیان ئەی پێغەمبەری خوا خۆ نوێژی جەژن ناکەن فەرمووی با بەشداری دووشت بکەن یەشهەدنە الخەیڕ ودعاء الخەیر با ژن بەشداری بکات لە کاری خێردا لە کاری ڕێکخراوەیدا لە کاری جەماوەریدا لە کاری سیاسیدا لە کاری خێرخوازیدا لە کاری ئیعلامیدا با دوعای خێر باش وشەی جوان ببیستێ ژنان دەرکەن لە ناو ماڵەکان با نەخۆشی دەرونیدا نەڕزێنێ بەشداریان پێ بکەن لە کۆمەڵگادا ئێمە ئێستاکانە چەند دواکەوتین دوای ئەو هەموو ساڵە خەریکە دەچینەوە قاڵب بچووکەکەی خۆمانەوە ئەچینە قاڵبی عەرەبی بەدەویەوە بە ناوی دینی ئیسلامەوە هێشتا تازەی منی قابۆژنەکانمان دەکەین و بەس دەمەگرێنی چاوەکانیان دەرخەین ئێستا پێمان حیفە کوڕ و کچێک لە پارکێکا بەیەکەوە ئەگە خوشک و براژن پیاسەیە بکەن لەگەڵ خێزانەکەی خۆیان دابن لەگەڵ دراوسێکەیان دابن لەگەڵ هاوڕێی زانکۆکەیان دابن دینی ئیسلام ئەمەیە دینی فوسحە ئەوە سەروەر فەرموویەتی قسەی منی مەلا نییە دینی کرانەوەیە دینی بەیەکەوە ژیانە خاڵی پێنجەم پێمان دەڵێ خاڵی چوارم پێمان دەڵێ هەر جەژنێک بەزی گەڕەکی خۆت بێ بەس هیماڵی خۆت بێ بەخوا قیمەتی نییە جەژنێک بەس تۆ دڵخۆش بی بەڵام خەڵک خەمبار بەس گەڕەکەکەی تۆ جەژنی تیا بکرێ بەڵام خەڵەکەی شیوان بکە قیمەتی نییە خەڵکینە بەیەکەوە ئەهلی شارێک هەر هەمووتان یەک نوێژی جەژن بکەن خۆشی ئەو خۆشیە تۆ لەگەڵ خەڵکا بی خۆشی ئەو خۆشیە تۆ لەگەڵ خەڵکا دڵخۆش بی خۆشی ئەو فەرەحەیە گەڕەکەکەی تۆش وەکو گەڕەکەکەی فڵان کەس ئاوەدان بێ چەند ناشرین ئێمە گەڕەشی فڵان کەسی ئەوەی ڕاقیەکان بەڵام گەڕەشی ماڵە قوڕەکان بەخوا وا جوانە هەمومان بەیەکەوە ئاوەدان بین هەمومان بەیەکەوە پارکمان هەبێ گەڕەکمان هەبێ شارمان هەبێ بەیەکەوە لە شادی خۆشیدا بین خاڵی پێنجەمی ئەم حەدیسە پێمان دەڵێ ئەی موسڵمان بەقەدەر مزگەوت گرنگی بە شوێنی پشودانت بدا پیامبەر صلی الله علیه و سلم یەک مانگ لە مزگەوتا بوو دەشەوی کۆتایی ئیعتیکافی کرد بەڵام فەرمووی جەژن لە مزگەوتا ناکەم یعنی پێمان دەڵێ بەقەدەر مزگەوت پارک گرنگە نازانم خەڵکی ئێمە تاکەی لەم حدیناگە حاڵی نەبێ لەگەڵ ڕێزمدا چەند گلەیم لە وەزارەتی ئەوقافەیە ئەوەندەی دەستخۆشی لە مزگەوت دروستکەر و ئەوانە دەکا و ڕێگەیان پێدەدا بۆ نازن هانیان نادا کاکە ئەم مزگەوتە ئەم گەڕەکە پێنج مزگەوتی هەیە بلام وەڵڵا نیوەیان زیادەن ڕۆژە وتارم لێرە خوێندەوە لە وتە دووەم وتاری ڕەمەزانە بەڕێزە ڕەخنەی لێگرتم مامۆستا تۆ ئێمەی موسڵمانان دەشکەین لەی نیوەی مزگەوتەکانمان چۆڵن وتم بەڕێزم هەر وەختی ئێمە فێری ڕەخنە لە خۆگرتن نەبین خەڵک خۆ دەمان بینێ خۆگەت چاویشمان داخین خەڵک دەمان بینێ خۆ خەڵک دەمان بینێ نیوەی مزگەوتەکانمان چۆڵن و مەکتەبمان نییە خۆ خەڵک دەمان بینێ نیوەی مزگەوتەکانمان چۆڵن و خەستەخانەمان نییە خۆ خەڵک دەمان بینێ پێنج شەش مزگەوت لە چەند سەد مەترێکا دروستکراون و پارکێکمان نییە بچی ئێوارەیەک لێی دانیشی بەقەدەر ئەوەی مزگەوتێکت حەز لێ پارکێکت حەز لێ بێ ئەزانی چەند ژینگەکەت پادەکاتەوە بەخوا یەک نەمان لەدایان نەخۆشی دەمان پارێزێ دەوڵەمەندی ئێمە حەزی لێیە دەرزێک بکڕێ بۆ کیمیایی بۆ سەرەتانێکی پێچاکە دەستت خۆش بێ بەڵام ئەزانی ئەگەر لە جیاتیەوەی دەیدەی بە دەرزی بیدەی بە نەمامێک و پارکێک و سەوزایی یەک چەند نەخۆشێکە توش نابێ هەربی پارێزە لە ئەوڵەوە بە سەوزایی دەپارێزرێن ئەم وڵاتە پێویستی بە سەوزکردن هەیە پێویستی بە ژینگەی پاک هەیە پێویستی لە بیابان ڕزگاری کەین والله بەقەدەر ئەم مزگەوتە پارک دروستکردنی خێری هەیە لە پێغەمبەری خوای وەرگرە فەرمووی عیبادەتمان لە مزگەوت جەژن و خۆشیمان لە پارک دەبوو ئێستا ئێمە لە پارکێکە جەژنمان بکردا لە ژینگەیەکی کراوە هەواناسەیەکمان بەسەرا ناتایە عیبادەتی مزگەوت با موسڵمانی مزگەوت پارک ئاوەدان کاتەوە جاری وامێ مەدەمان بین مامۆستا ئەوە تۆش لێرەی کاکە خۆ منیش وەک تۆ ئینسانم ئەرە وەڵڵی بۆ منی مەلای مزگەوت جوانە لە پارکا بم لەگەڵ خاو خێزانمە دانیشم بۆ تۆی موسڵمانی مام حاجی بە کەشەی زەردەوە جوانە لە پارکی ئیسلامی عەبدوڕەحمان و شانە دەروانەدا پیاسە بکەی لەگەڵ حاجیشنا بکرێەوە ئەو قاڵبە فرێدا ئەو بۆگەنە فرێدا ئەوە عەرەبی بەدەوی کاکە ئیسلام ئەوە شتێکیکەیە ئینە فی دینینا فوسحە خەڵکی نەبزان دینی ئێمە دینی کرانەوەیە دینی بەیەکەوە خۆشی گوزەراندنە ئەمجا پاشان ئێمە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەو هەموو کوڕکچێک هەڵاو بۆ ئێستا خەڵک پێی سەیرە کوڕکچێک دەزان کۆدا بەیەکەوە بێ لە تەنیش یەکەوە دانیشێ ئەی خۆ لە مەدینەدا هەمووی بردنە دەرەوە ئەو هەموو ژن و پیا و گەورە و کچە و جوان و لاوە با تێکەڵاو بێ با ئێمە فێر نەبین دەتوانین چاومان داخەین بەڵام دڵمان بەرامبەر یەک بۆگەن بێ بینین هەیە و نەزەر هەیە ئیسلام نەهی لە نەزەرێک کردووە کە سەیری ئافرەتێک کەی ژێر جلەکانیشی بینی ناخدە ئەوەندە بۆگەن بێ بەرامبەری بەڵام کزۆڵی قەدەغە کردووە ئیمامی عومەر لە گردنی کابرایدا ئاوای کردبوو فەرمووی دینەکەم ئەمرێنە خوا بدمرێنێ کەی ئیسلامی ئەمە ملکەچێکی ئاوا خشوعانە لەرزۆکانەیە ملت قیتکە ئافرەتانیش فێرکە کچەکەشت بتوانێت پڕ بە چاو سەیری پیاوێکە وەکو ئەو خۆی بە مرۆڤ حیسابکە
بەڵام ناخت پارێزە لە بۆگەنی ژێرجلەکانیشی بینی بەخوایە لە ژێر نیقابەکەەوە چاوی دەزانێت داخۆگلێنەی چاوی چۆنە هێشە هەموو دنیا دەبینە ئەو ئەوروپای ئەو هەموو ژن و پیاوە هەنیوەی ڕووتە هەر سەیریشی ناکە هەر پێشی عیبە تعلیقی لێ بدات هەر پێی عیبە بەدووی کەوە ئاوڕی بۆ بداتەوە ئێمە دەبێت ناخمان پاکەینەوە پێش ئەوەی چاومان پارێزین ئەو هەموو خەڵکە شتێکەڵاو دەبێت هیچیش دنیا کاول نابێ و ڕۆژ نادا مناڵەکان فێرکە کە میوانەکانی جەژنت هاتن بەکسەکانەڵی بڕۆنە ئەو دی و تێکەڵی پیا و ژن قەدەغەیە بڵێ وەرن لە مەلیسێکە دانیشین ئەو میوانانە بۆ لای هەمومان هاتوون بۆ لای من هاتوون بۆ لای دایکتان هاتوون بۆ لای کچەکەم هاتوون بۆ لای کوڕەکەم هاتوون دراوسێمانن ئەهلی گەڕەکن خزمن دۆستن هاونیشتیمانین کوردن وەرن با یەکتر بناسین وەرن با تێکەڵاو بین حتا تعلم اليهود و خەڵکی ئەوروپا دنیا بزانن ئین فی دیننا فسحە ئیسلامی ئێمە ئیسلامی کرانەوەیە ئیسلامەکەشمان پێمان دەڵێ لە بجەژنا حرامە بە ڕۆژووبی ئەمڕۆ بە ڕۆژووبی سەرپێچی خۆ و پێغەمبەری خوات کردووەکە گەورەترین عیبادەت ڕۆژووە ئەمڕۆ قەدەغەیە بۆ ئیسلام پێمان دەڵێ جەژن فێرمان دەکات جەژنی ڕەمەزان لە دوای کارکردن پشوو بدە هەموو ژیانت بە هەر کارکردن نەبێ پشوویەکیش بدە هەناسەیەک وەرگرە نوێبەوە بۆیە هان ناوبڕ لە بەرنامەکاندا دادەندرێ ئیسلامیش پێمان دەڵێت لە خوتبەی جەژنەکانە دەبێت ناوبڕێک هەبێ دانیشی خوتبەی جەژنەکانیش دانیشی با منیش لێرە زیادە ڕێوی نەکەم لە قسەکاندا دادەنیشم و سێ خاڵم ماوە لە خوتبەی دووەمدا إن شاء الله بۆتان تەواو دەکەم خوا ڕەحم بە هەموو لایەکمان بکە أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم ولسائر المسلمين من كل ذنب فاستغفروه إنه هو الغفور الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه أما بعد أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون واعلموا بأن الله قال قولا كريما إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد خۆشەویستان و بەڕێزان خاڵی پێنجەم لە جەژنی ڕەمەزانە کە فێری دەبین ئەوەیە ئیرادەی بەهێز یعنی جەژنی سەرکەوتن ئێمە کاتی خۆی دەمانگوت یەک مانگ 16 ساعات و نیو هیچ نەخۆی ئەمڕۆ ترمۆزەی گاو دەخۆیتەوە بەڵام چونکە ئیرادەمان بەهێز بوو هەر سەرکەوتین ئیرادەی مرۆڤ هیچ شتێک نییە لە ئاستیدا خۆی بگرێ بەس ئیرادەت بەهێز بێ جەژنی سەرکەوتن بەویستی خۆی پەروەردگار دەبینی شل لە یەک پرس مەکەن خۆی گەورە لە ئەوەڵی ڕەمەزانە پێنەوتین شەهڕەن کاملەن فەرمووی ئەیامن معدودات خورەسان ڕۆژێکی دیاری کراوە بەخوا خۆتان نازانن چۆن تێدەپەڕێ هەر نەمانزانی ڕەمەزان چۆن هات چیمان تیا کرد و چۆن تێپەڕی هەر کارێک سەخت بوو قورسی مەکە لە سەخەڵت بڵێ ئەیامن معدودات بەخوا هەر زوو تێدەپەڕێ دڵنیا بە زوو تێدەپەڕێ ئیرادەی بەهێز یعنی جەژنی سەرکەوتنی تۆ هەر کارێک زۆر بەلاتەوە قورس بوو بڵێ پشت بە ئەڵڵا تیا سەر دەکەوم هەر ئیمتیحانێک قورس بوو ئەوانێکی ئێستا لە دوانزەی زانستی و وێژەی و پیشەیدان ڕاستە قورسە کات گەرمە خولی دووەمتان لە پێشەوانێکەوە باش نەبوون بەڵام دڵنیاتان دەکەمەوە جەژنی سەرکەوتن دەژێڕن ئینشاءالله زۆر بە ئاسانی بەسەریا تێدەپەڕن دایک و باوکان هیممەتی قوتابەکانتان بەرزکەنەوە شەشەمیان لە جەژنی ڕەمەزانە فێر دەبین لەناو ئازاردا چێش هەیە تا ئازار نەچێژی لەززەت وەرناگری ئازار و ناڕەحەتی دروستت دەکەن زۆر جار خۆشی بەردەوام دەدڕوخێنن مناڵێک کە تۆزێ بە زبری پێدەگات چەند خواگڕاگرتن لەو مناڵی کە هەردەم لەبەر سپلیتایە و ئایپادێک و کۆمپیوتەرێکی پێیە ئەوەی بە زبریەکە پێگەیشتووە بە بۆ یاخچێتی پێگەیشتووە بە کرێکاری پێگەیشتووە زۆر جەستەیەکی پتە و بەهێزتری هەیە ئازاری تینوێتی و برسێتی تخوا ئەو تینوێتی ڕەمەزان نەبووایە چێژی ئەو پەرداخە ئاوە سادەمان ئێواران وەردەگرت بزان لەمەوە ئەو لەزەتە لە ئاو دەکەی ئەگەر چێژی برسێتی نەبووایە بۆنی چشتی ماڵەکەت و نانە گەرمەکەی نانەوایەکەت بەسەردا هات چەند خۆش بوو لەناو ئازارە چێش هەیە لەناو ئازاری تلۆقی تەقیوی لە پیدەستی کرێکارێکە چێژی عیزەتی نەفس و دەستی ماندوو لەسەر سکی تێر هەیە ئازاری سەعی و ناڕەحەتی و شەو نخوونی تۆی قوتابی و خوێندکار چێژی سەرکەوتنی بەدسەرەوەیە لەو سەرەوە کە دەرەچی چەند خۆشە هەموو لەبێ دەباتەوە ئازاری نووسین چێژی بڵاوبوونەوەی بەرهەم و کتێبی بەدواوەیە ئازاری دەرزیەک کە لە تۆی نەخۆش دەدرێ ئەو کەسێک کە ئێستا لە جێگادای بەداخەوە نەتوانیەوە بێیتە مزگەوت و عیبادەت و ئەمانە دڵنیابە لەناو ئەو دەرزیەدا کە بۆت دەکرێت بە ئیزنی خوا چێژی شیفا خۆی پەناداوە شیفات بۆ دەیە گەشتبین بەخوا چاکت دەکاتەوە ئەمڕۆ ماڵێکمان هەن لە کوردستانە کە هێشتا ئازارێکی زۆریان هەیە کە ئازاری هەمومانە ئەویش ئازاری ماڵی سەربەرزی شەهیدانە هێستا شەهیدانی کوردستانی ئێمە هەل لە شنگاڵی سەربەرزەوە تا خانەقین و جەلەولای خۆشەویست تا پردەی دوێنێ
هێستا شەهیدەکانمان خوێنیان کفنەکەیان زەر نەبووە. هێستا ئەو ماڵانە کە ئێستا دەڕۆینەوانە چەندین منداڵ باوکێک نییە دەستیان بەسەرا بێنێ. هێستا دایکانێک خوشکانێکی ڕووسور بێمێردن بێ ئەولادن. ئەمە زۆر ئازارەکەی بە چێژە، بەڵام دڵنیاتان دەکەم لە ناو ئەو ئازارەدا چێژی سەرکەوتنی گەوڕە دەوڵەتی کوردی دەبینن. ڕۆژێک ئێوە چێژەکەی دەبینن کە خاوەنی ڕاگەیاندنی دەوڵەتی سەربەخۆی کوردی بە ئێوە دەبڕێ. کاتێکەوە ئەوانەی کە لەگەڵ ئێوەدا بوون شەرەفی شەهادەتیان بەنسیب نەبوو، ئەو سەرکردە ئەو مەردایەتیان پێ نەبڕا، بە ئێوە بڕا، بە ماڵەکانی ئێوە. ئەمڕۆ دڵی خۆتان، دڵی منداڵەکانتان خۆش بن، ئەو منداڵی ئەمڕۆ یەتیمە و بێباوکە. ڕۆژێک مەدالەی شەرەفی ئاڵای سەربەخۆی کوردستانی لە مل دەکرێ. ئەو خوێنەی ئێوە بە فیڕۆ نەچووە. ئێوە ڕەنج بە خەسار نەبوون، ئێوە لای خوا ئینشاڵڵا ناوتان تۆمار کرا. ئەو عیبادەتەی ئەمڕۆ لە مزگەوتا دەکرێ، ئەو عیبادەتەی ئەم ڕەمەزانە چەند بە ئەمن و ئەمانەوە ئەم ماڵی خواتان ئاوەدان کرد، ماڵتان ئاوەدان بێ. کاکەوە هەردوای فەزلی خوا هەر لە خۆ بەرپا نەبووە. لە وڵاتێک و لە چواردەورێکمانە یەک پارچە ئاگرود و کەڵ و بۆگەنیە. ئەوە بەرهەمی خوێنی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و هێزەکانی ناوخۆ بەرهەمی پۆلیسی هاتوچۆیە. ئەو هەموو شەون و خونی و ڕەنج و مشەقەتەی ئەوانیش دەبێت بەرز بنرخێنرێ. ئەمڕۆ سەردانی ماڵی شەهیدان بکەن، سەردانی کەمەندامانی سەنگەر بکەن کە ئێستا لەسەر عەرەبانن کە دەستەیەکتان لە دەستداوە. ڕاستە ئازارێکی بە چێشتان هەیە، بەڵام دڵنیاتان دەکەم ڕاستە ئازارەکەتان بە سوێیە، بەڵام چێژی سەرکەوتنیش دەبینن. مامۆستا سەعیدی نەوڕەسی عەلامە بەدیع السەمانی کوردی، مەلا سەعیدی کوردی دەفەرمێ نەمانی ئازار لەززەتە، نەمانی لەززەت ئازارە. حاڵی کەوتەم و کۆتایی لیسائیمی فەرحەتان سەروەر فەرمووی ڕۆژوەوان دوو خۆشی بۆ هەیە. ڕۆژوان کاتێ ڕۆژوو دەشکێنێ ئەمڕۆ چ لەززەتێک دەکەین، خوای لێت بە زیاد دەتوانین ڕەمەزان بە ڕۆژوو بم. ها چەند فەرح، هەموو ئێوارن جەژنێک بوو بۆ ئێمە. ئەم ڕۆژ جەژنە گەورەکە. دووەمیان ڕۆژێک کە دەگەینەوە لیقای خوا لە ڕۆژی قیامەتا کە هیچ شتێک غەیری کردەوە جوانەکان فریاد ناکەوێت، بەرهەمی ڕۆژەکەت پێشکەش دەکەوێت، ڕۆژ و شەفاعەتت بۆ دەکات لای خوا، ئەدواتە بەهەشتەوە. بەڵام وەڵڵاهی وا دەزانم لیسائیمی سائیم ئەگە بەس ئەو کەسە بێنان و ئەو ناخوا کورت تەماناکەی. سائیم لە زمانی عەرەبیە یعنی خۆگرتنەوە، یعنی پێمان دەڵێ هەر کەسێک گەنجە ئەو پەڕی ئارەزۆ جنسیەکانی بەهێزن، بەڵام بە مەردانە خۆی دەگرێ، مەسافەیەکی گەنجەتی خۆی دەگرێت تا هاوسەرگیریەکی حەڵاڵ دەکات. دوو خۆشی بۆ هەیە، ئەو گەنجەی بە پاکی لە کوڕ و کچ بژی، حرامی نەکرد بێ و شەرەفی کەسی نەشکان بێ و شەرەفی خۆی و بنەماڵەکەی پاراست بێ، تا دەستی حەڵاڵەکەی دەگرێ و ئەڵقەی هاوسەرەتی دەگاتە دەست بە بەخت و خاوێنی. هەموو ڕۆژێکی جەژنێکە لە دوای هاوسەرگیری، و لە قیامەتیشتا سەربەرزە، لە قیامەتا سەربەرزە. ئەو کەسەی لە مەیدانی کاسپی و دینار و دۆلارە خۆی دەگرێ، حرامەکە هاتوۆتە بەردەستی تەزویرەکە، دەست بڕینەکە، قۆرخکردنی بازاڕەکە، بەڵام نەیکردووە، خۆی گرت، سائیمە. واللهی ڕۆژێ پارەکەی دەست دەکەوێت بە حەڵاڵی و لەززەتی لێ دەکات و جەژنە لە قیامەتی شەماڵی دنیای قیامەتی ئاوەدانە. ئەو کەسەی کەوا خۆگرە لە زمانی دەپارێزێ، وجدانی ئیسراحەتە و جەژنیەتی بۆ پاشان قیامەتی ئاوەدانە. چونکە زۆر کەس سەروەر فەرمووی لە قیامەتا لەسەر دەم و چاویان ڕادەژێژرێن، نە قاتڵن، نە زیناکەرن، نە مەشروبخۆرن، نە هیچن، بەس حەساید و ئەلسینەتیم زمانیان پیس بوو، بەس زمانیان نەپارێز لە ئاستی خەڵکە. چوارەمیان ئەو کەسەی سیارەیەکی پێیە کابرا پەستی کردو و هۆڕن لێدەدا و فولای لێدە، ئەم وەڵامی ناداتەوە. سائیمە، خۆی دەگرێ، ئارام دەگرێ. هێمای هاتوچۆی بینیوە 120 ناڕوە، 80 100 ناڕوە، خۆی دەگرێتەوە. ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ دەکات. دوو سەرکەوتنی بۆ هەیە، یەکەم سەلامەتی خۆی و خەڵک، دووەمیشیان سەرفرازی لای خوا. هەرچی پابەندبی بە ڕێنمایەکانی هاتوچۆوە دڵنیا بۆ لە مزگەوتە عیبادەت کرد بێ، خوا ئەجرت بۆ دەنووسێ. لە جەژنە مەجال بدەن گەنج و لاوەکانمان سەیری مۆندیال بکەن. ئێستا ئێمە لە مۆندیالی 2008 دەداین، مەجالی گەنجەکانتان بدەن، مەڵە ڕۆڵە تەلەڤیزیۆنەکە داخەوە میوانمان هێوان، ئەوانش حەقی خۆیان پێ بدەن. چونکە پەیامی وەرزشیش لە جەژنی ڕەمەزانە یەکی گرتەوە شتێکی زۆر جوان بوو. وەرزش یعنی چی؟ وەرزش یەکسانە بە خۆشەویستی، زائیدەن ڕێز، زائیدەن چێژ، زائیدەن تەبایی و هاوکاری، زائیدەن لێبوردەیی. لە وەرزشە بەڕێزان هەر هات و هاوار مەکە، ئەمەش فێر بە. لە وەرزشە یعنی خۆشەویستی تۆ لەگەڵ هەر کەسێک لەو سەرزەویەوە هاتووە یاری لەگەڵا دەکا، باوەش بە یەکا دەکە. وەرزش فێری خۆشەویستیمان دەکا، وەرزش فێرمان دەکە ڕێز لە یەکتر بگرین. ئەگە بەرامبەرەکەم سەرکەوتنی بەدەستێنە، ئەمە یاریە. ئەمڕۆ من دۆڕاندم تۆ برتەوە، نایم تعلیق لێ بدەم، دەڵێم پیرۆست بێ، با منیش بە خۆما بچمەوە بینە سەرکەوتن بەدەست بێنم. ئەبێت لە یاری وەرزشەوە فێری یاری کای سیاسی بین. ئەمڕۆ من لە مەیدانێکا دۆڕاندم، شکستی کۆتاییم نەهێناوە، دنیاش کۆتایی پێ نەهاتووە. لەم یاریەدا دۆڕاندم، بە خۆمدا دەچمەوە، دیارە باشم نەکردووە، دیارە زۆر هەلم لەدەست داوە، دیارە گۆڵم لەدەست داوە،
هەوڵ دەدەم جارش کە دیفاعکەرێکی باش بم ماڵەکەی خۆم بتەمکەمەوە لە کاری سیاسیدا بچمەوە ناو جەماوەرەکەمەوە با سیاسیەکان لە وەرزشەوانانەوە فێری ڕێز بن برتەوە پیرۆزت بێ مەیدانیش دانەخراوە ساڵش کە تۆ دەیبێەوە و من دێمەوە دواوە سێمیان چێژ وەرزش چێژی لێ وەردەگری هەمومان دووبوونێک چێژی خۆی هەیە هەروەها تەبایی و هاوکاری ئەگەر تەبایی نەبێ وەرزش نابێ ئەگەر کەسێ بڵێ بەس ئەم تۆپە دەبێ بەس لە قاچی منابێ حتا گۆڵەکە نایدەم بە کەس بەخوا ئەو یا لەسەر ناگرێ ئەو تیپەدەی دۆڕێنێ لە هەموو کاروبارێکە لە ناو ماڵ و منداڵەکەتە لە کاروباری بازرگانیتە لە کاروباری سیاسی و کۆمەڵایەتیدا بێ پاس بدەین بەیەک من تا ئێرە ئەم تۆپەم هێناوە ئەیدەم بە تۆ تۆشتاوی بەرێت تۆشتاوی بەرێت عادەیکەین بە گۆڵدا هەموو ماڵێک ئەوا سەرکەوتوو دەبێت پیاو بڵێ بەس خۆم ژن بڵێ بەس من کوڕ بڵێ بەس لێرەدا من ناپاس دەدەین بە یەکتر ئەمڕۆ من مەلایەتەکەم تا ئێرە هێنا و باینی دەمە مامۆستایەکی کرد چەند جوانە خۆمان خانشینکەین مۆزەفێ بڵێ من تا ئێرە بۆ وڵاتەکەم خزمەتم کردووە بێتاقەت بووم واستە ناکەم تخوا جەنابی وەزیر ئەم جارش بەعاقد دەعینم کەنەوە لە فڵان شوێنە تا ئێرەم هێنا بە پیاوانە و مەردانە ئاڵاکە دەدەمە دەستەیەکیش کە تۆش بگەێنە شوێنێکی تر نەڵێ حتا قەبر نابێت لێرە بڕۆمە خوارەوە ئەم وەرزشە فێری ئەومان دەکا پاس بدەین بە یەکتر تۆپەکە تەسلیم بە یەکتر کەین دڵنیابین گرنگەوە بچێتە گۆڵەوە ئەو بەرهەمی هەمومانە ڕاستەیەکێک کردوویەتی بەڵام بە هەمووان ئەم گۆڵە کراوە هەروەها فێری لێبوردەییمان دەکا یاریزانێک دەخوات چەند جوانە کاتێک لە تەلەڤیزیۆنا دەبینی داوە باوەشی پیا دەکا و ماچی دەکا و ئاوی پێدا دەکا ئەگەر ئاوڕێ لێ نەداتەوە کارتی سووری بۆ دەرکرێت ئەگەر غەڵەتمان بەرامبەر یەکتر کرد لە وەرزشەوانانەوە فێربین باوەش بە یەکاکەین خۆم لە تۆدا خستم لە دەرەوەی مزگەوت بێ لە ناو مزگەوتا بێت خوا داوای لێبوردن دەکەم ئەو ئەوروپای بۆ ئام سۆریە بەو لێبوردنە توانیان بە یەکەوە هیم بکەن ئازار یەکتریش دەدەن بەڵام یەکسەر داوای لێبوردن لە یەک دەکەم کەسێکت خست باوێشی پێداکە داوای لێبوردنی لێ بکە بەسەریا بگەڕێەوە بەسەریا تێمەپەڕە ئەمانە هەموو لە وەرزشەوە فێر دەبین وەرزش یعنی جەستەی ساغ مناڵەکانتان هاندن بۆ وەرزشی مەلەوانی مناڵەکانتان هادن بۆ گۆ دووگۆڵی بۆ تێنس بۆ هەر جۆرێکی وەرزش بۆ کاراتی بۆ کۆنفۆ وەرزش دوو سیفەتت پێ دەبەخشێت جەستەیەکی ساغ دەرونێکی ساغ زۆربەی نەخۆشی دەرونی خوای پەروەردگار بەهۆی وەرزشەوە کۆتایی پێدێنێ و پێویستی بە حەبوو دەرزی و دەرمان نابێت بۆیە ڕێز لە وەرزشەوانان بگرن ڕێز لە منداڵەکانتان بگرن مەجالیان بۆ بکەنەوە مەڵێ بە سەیری هەر دەنگ و باسەکەکەم با ئەم مەسافە تەلەڤیزیۆنەکە بۆ ئەو بێ با کاتی خۆی بەسەر بەرێ و سەیری یاریەکە بکە ئەگەر کۆمەڵە ئەداتی کەیتری ڕاگەاندنی لەبەردەستانە بێ جەژنتان هەموو جار پیرۆز بێ و داواش لە بەرپرسانی حیزبی حکومی وڵاتەکەم دەکەم ئاگایان لە میلەتەکەیان بێ جەژن بکەن بە دوو جەژن جەژنی بەخۆدا چوونەوە بە لاپەڕەکاندا گەندەڵیەکان لە ناوبەرن خزمەت گوزاریەکان زۆرکەن کەسانی دڵسۆز و پسپۆڕ بێن نەپێشەوە کەسانێک کە هیچیان لە بارانیە و هەر مشەخۆرن لەسەر حکومەتە بیان خەنە دواوە با پاک و پیس لێک جیابێتەوە با نان و ئازادی و کەرامەتی مرۆڤ لە پێش هەموو شتێکەوە بێ با دینداری و ڕێزگرتن لە هەموو ئاینەکان بۆ هەمومان بێ هەر یەکەمان پەیامی خۆمان بگەێنین میلەت چێی گوێ لێگرت و چێی وەرگرت با ئازادی بۆ هەمووان بێ بەئیزنی خوای پەروەردگار داوا لە سەرۆکایەتی حکومەت دەکەم کە دەبوایە ئێستا بیکردایە نازانم کردوویەتیان ناخۆزگە لێبوردنێکیشی بۆ سجنەکان دەربکردایە گەلێک کەسمان هەیە گیراوە مەلەفەکەی یەکجار وا خورز نییە ڕەم بێ لێی بورابن ڕەم بێ تەوبەی کرد بێ چاکساز بوو بێ ئیسلاح بوو بێ خۆزگە لێبوردنێکی گشتی دەربکرایە هەندێک خەڵکی بگرتایەوانی ئەوانی کە مستحقن و پسپۆڕانی بواری یاسا مەجای بەربوونیان دەدەن و دەرفەتی ژیانێکی نوێیان پێدەبەخشن لە جەژنی ڕەمەزانی پڕبەرەکەتە کۆمەڵک ماڵیش دەبن کراوان دڵیان خۆش بوویایە دووبارە جەژنتان پیرۆز هەموو کاتێکتان شاد مزگەوتان ئاوەدان ماڵتان ئاوەدان مەمنون یەک بەیەکی جەنابتانم ئەهلی مزگەوتی ڕێگای بەهاشت کە ئەم ڕەمەزانە بەندە لە خزمەتتانە بۆ زنجیرە باسی ڕوونترمان پێشکەش کرد ئەوە دەموچاوی پڕبەرەکەتی ئێوە بۆ کە منیش ئێستا چەند قسەیەکم بۆ هات یا ڕەبی وە چۆن ماڵی خواتان ئاوەدان کردەوە لەم بەرەبەیانەدا یا ڕەبی ماڵەکانتان هەر ئاوەدان بێ ڕەبی هەر دەموچاوتان گەشت بێ خوا شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا ڕەبی خوا لەم بەرەبەیانەدا شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ کەی بەسەرماندا نەدەیەوە ڕەنج بە خەسار نابین لای تۆ یا ئەرحەمە الراحیمین چونکە تۆ عەدلی چونکە تۆ دادپەروەری چونکە تۆ بە بەزەیی ڕەنجی هیچ چاکەکارێک بە فیڕۆ نادەی یا ڕەبی خوا کردەوەکانمان لێ قبوڵ کەی بۆ داهاتووی دوای ڕەمەزانیش خوای گیان ئەوەی لە خولی ڕەمەزانە فێری بووین کاری پێ بکەین خوای پەروەردگار خەمەکانمان لەسەر دڵ هەڵگری هەر کەسێ ئەمڕۆ کێشەی خێزانی هەیە خوای ئیسلاحی حاڵی بکەی خۆشەویستی و تەبایی بخەیتە ناو خێزانەکانمانەوە یا ڕەبی خوای خوێندکارەکانمان
ئەوانەی کە ئێستا قۆناغی 12 و زانکۆیان تێپەڕ کرد و سەرکەوتون خوا لێیان پیرۆزکەی داهاتووتر باشتر بن، ئەوانەی کە دەرسیان هێشتۆتەوە، ئەوانەی چاوەڕێی خولی دووەمن، یا ڕەبی خوا ڕەحمیان پێ بکەی، هاوکاریان بێ، هاوکاری مامۆستایان و بەڕێوەبەرانیان بێ، عاقبەتی هەموو لایەکمان خێر بێ، هەموو دەم ڕوومان خۆش بێ، دڵمان گەش بێ، ماڵ و مزگەوتمان پارک و حەدیقە و سەیرانگامان ئاوەدان بێ. هەڵدەستین و جەژنە پیرۆزە دەکەین و وەسسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.